لە کەرکووک هاتوچۆکان ئەمە ژین کوردستانیانە بە حیزبی کراوە چی بە حیزبی کراوە؟ هی نەو کەسانەی کە سکاڵامان لەسەریان تۆمار کردبوو لە زۆنی سەوزە پارتی لە زۆنی سەوزە کەسێ بکوژێ شەیدی کەوە گوراکەی من کە بەناق شەیدیان کرد 2 ساڵە تەنانە نەچوونەتە سەر ماڵەکانیشان سەرەتا بە ناوی خانەوادەی شەیدە دەهەمەوە بە خێراتنتان نەکەین ئێمە وەکو برای شەیدە دەهەم و کەسوکاری شەیدە دەهەم ئەمانەیە لێرەوە بە هەموو خەڵکی کوردستان و کۆمەلگەی نێودەوڵەتی ڕابگەینین کە بەر لە 2 ساڵە دەهەمی برام لە خۆپشاندانەکانی چەمچەماڵ بەدەستی چەکدارەکانی لخی 19 شەهید کرا بە ڕۆژی ڕووناک و لە پێش چاوی هەموو خەڵکی چەمچەماڵ ئێمە سکاڵامان لەسەر و کەسانە تۆمار کردووە کە دەستیان هەیە لە شەهیدکردنی ڕۆڵەکەمان بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون ڕۆژانە بە بازگە و شارەکاندا بە بەرچاوی هێزە ئەمنیەکانەوە هاتوچۆ ئەکەن لەلایەن پارتیەوە پلە و پۆستیان بەرز کراوەتەوە لە کاتێکتا پارتی بانگەشەی دادپەروەری ئەکات بەڵام خۆیان دادگا و یاسایان پێشێل کردووە ئاساییە بۆ خۆیان دادگا و یاسا پێشێل بکەن بەڵام ئاسایی نییە بۆ کەسێک کە دەستی لە تاوانیشان نییە لە هیچ شتێکە دەستی نەبووە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکەن و داوای ڕادەستکردنیان بکەن بە هیچ یاسایەکی ئەم هەرێمە پارتی حکمی ئەکات دەستگیریان ناکات ئەو کەسانە کە ئێمە سکاڵامان لەسەریان تۆمار کردووە لەبەرەوەی ئەندام و کادری پارتین بەڵام کەسانێک هەن کە لە حیزبەکانی تردا پارتی نین لە ئاسپ لەو پۆستی زۆر بەرزان کە لە سەرکردایەتی مەکتەب سیاسی پلایان بەرزترەوە لەلایەن پارتیەوە فەرمانی گردنیان بۆ دەرکراوە داوای خۆ دەستەوەدانیان لێ ئەکەن بۆ ئەوەی بدرێنە دادگا و ئەستۆپاگی خۆیان بدەن بەڵام لە کاتێکدا ئەو دادگا و یاسایی پارتی باسی دەکا داوای سەروەربوونی دەکا خۆی ئامادە نییە بە کوژانی براکەی من دەستگیر بکات و دادگایی بکات ئیتر کامە سەروەری دادگایە لەم کوردستانە شەرمە بۆ پارتی باسی دادگا ئەکات خۆیان دادگایان پێشێل کردو و دەستیان سوورە بە خوێنی براکەی من و دایان گەنجی ئەم هەرێمە داوامان لە هێزە ئەمنیەکانی زۆنی سەوز هەیە چۆن پارتی فەرمانی گرنی بۆ کەسانی پلە بەرز و پلە باڵای زۆنی سەوز دەرکردووە ئەڵێ دەبێ بێنە بەردەم دادگا بە ئەوانیش لە زۆنی سەوز هەوڵ بدەن ئەو بکوژانەی براکەی من دەستگیر بکەن لە زۆنی سەوز و دادگایان بکەن ئەگەر دادگا بۆ ئەوانیش سەروەرە لە کۆدایی دەڕای دەگەێنم ئێمە لە خوێنی خۆمان خۆش نابین و بە پارە نایفرۆشین ئەگەر دادگا ئەو کەسانە دەستگیر نەکات خۆمان تۆڵەی خۆمان دەکەینەوە